لەگەڵ ئامانج عەزیز بەڕێوبەری ئۆفیسی سلێمانی کۆمیسیۆنی عێراق ڕاستەوخۆ لە ئەستودیۆ لامان میوانە. کاک ئامانج بە خێراتی و بەیانی و باش. خۆشحاڵین لەگەڵمانی. بە دیدارت شاد بووینەوە کاک ئامانج. وەڵا پێشەوە ئیسانە پرسیارەکانی بکە، پرسیارێک زۆر قەلەقی کردوم. قرار بوو 10 مانگ بانگەشە دەست پێ بکە، بۆچی وات پێشتان خستانە 3 مانگەوە؟ بەڵێ دیارە لە ڕاستیە بابەتی دیاریکردنی بانگەشی هەڵبژاردن پەیوەستە بە بڕیاری ئەنجومەنی کۆمیسیاران. بە ڕێزان لە ئەنجومەنی کۆمیسیارانیش چاوەڕێەوە بوون کە سەرجەم وربینی ناوی کاندیدەکان لە تەواوی عێراقا تەواو بکرێت لەگەڵ تەواوبوونی وربینیەکەیە ئیتر ئەوان بڕیاریان ناکەوە بانگەشی هەڵبژاردن دەست پێکە. ئەمەوە کارێکێتی هۆکارێکەوە بوو بەڕاستی بەشێک لە پارتە سیاسەکان لە لیستەکان دەستیان کرد بوو بە بانگەشەی پێشوەختە، یعنی قەریب و ژمارەکە زیایە کرد. بۆیە کۆمیسیۆن نەیویست یعنی ئەم بابەتە بەردەوام لە ڕوبەڕووی لێپشتنەوەی یاسا و سزای دارایی و دوورخستنەوەی کاندیدیان بکە. بۆیە بڕیاریەکەوە بانگەشەی هەڵبژاردن لە سەیدە دەست پێ بکات هەتاوەکو 8 بەردەوام بێ بۆی دەرفەتێکی زیاتر لە بەردەم لایەنە سیاسەکان هەبێت کەوا بتوانن بانگەشە و پرۆپاگەندەی خۆیان لەو ماوەیە ئەنجام بن. دەستخۆش ئەوە زۆر پرسیار بوو خەڵک، ینی پرسیاری وەیە کرد بزانە هۆکارەکەی چییە بۆ چێگەڕ لەبەری ساڵانی تر 1 مانگدا ئەنرا بۆ کاتی بانگەشە، ئەم جارە تۆزێک زیاتریشە. بەڵە بەدڵنیایی تقریبان 10 ڕۆژێک 11 ڕۆژێک بانگەشێ. کاتە کاک ئامانج پێمان بڵێ ئامادەکاریەکان چین؟ جیاواز لە ماوەکانی پێشوو بۆ ئەمەی کە ئیتر دوایین ئامادەکاریەکان دەکرێت و نزیکین لە هەڵبژاردن چیتان کردو؟ بەڵێ دیارە ئێمە لە ئێستاە لەگەڵەوەی کە کەوتونەتە ناو بانگەشی هەڵبژاردنەوە لیجانی چاودێری بانگەشی هەڵبژاردنمان تەفعیل کردووە. ڕۆژانە سەرجەم ئەو پرۆپاگەندانی کە لەلایەن لیستەکانەوە لە هەڵواسنی فلێکس و پۆستەر و تەنانەت ئەو پرۆپاگەندانی کە لە سۆشیال میدیاکان بڵاویەکەنەوە ئێمە چاودێریەکەین بۆ ئەوەی کەوا بزانین تا چەنە بانگەشەکانیان لەگەڵ ڕێنمایەکانی کۆمیسیۆن لەگەڵ ڕێنمایەکانی شارەوانیەکان یەکەگرێتەوە. بەڵام تاوەکو ئێستا هیچ سەرپێچێک لە سنووری پارێزگای سلێمانی تۆمار نەکراوە. ئەمە وەکو بابەتی بانگەشی هەڵبژاردن، وەکو بابەتی ئامادەکاریە کارجێڕ و هونەریەکانیش بەردەوامین ئەوەی پێیوەستە بە فەرمانبەرانی ڕۆژی دەنگدانەوە لە سنووری بازنەی سلێمانی کە پارێزگای هەڵەبجە و ئیداری گەرمیان و ڕاپەڕینج لەخۆگرێ 11333 فەرمانبەر ناویان گەڕاوەتەوە کە ببن بە فەرمانبەری ڕۆژی دەنگدان. ئێمە ئێستا سندوقەکان بەڵێ ئەوانەی سەر سندوقەکان چەندیان لە سلێمانی کاک ئامانج؟ ینی 11333 فەرمانبەرەکە دابەشەکەن بەسەر جەم وێزگە و بنکەکانی دەنگدانی سنووری پارێزگای سلێمانی کە 506 بنکەی دەنگدانمان هەیە لە دەنگدانی گشتی، 82 بنکەی دەنگدانیشمان هەیە بۆ دەنگدانی تایبەت. دیارە بەشێک لەم فەرمانبەرانە ئێمە بەکاریان هێنین لە دەنگدانی ژمارەکە چەند بوو جارێکی تر بۆمان بڵێیت و عەفو 11333 فەرمانبەر ناویان گەڕاوەتەوە بۆی کەوا بم بە کاک ئامانج شارەوانیەکان بەردەوام ڕێنمایی دەرەکەن لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە. ئەم ڕێنمایانە بە ئاگاداری کۆمیسیۆن یاخود بە ئاگاداری لقەکانی شارەکانەیە خۆیان ئەوان سەرپشکن چ ڕێنمایەک چ بڕیارێک دەرەکەنیە بە هەماهەنگی لەگەڵ ئێوەیە ئەم بڕیارە و ڕێنمایانە؟ بەڵێ دیارەمە ئۆفیسە هەڵبژاردنەکانی سلێمانی پێشەوەی بانگەشی هەڵبژاردن دەست پێ بکات مێزگردێ دانیشتێکمان کرد لەگەڵ سەرجەم شارەوانەکانی شار و شارۆچکەکان، فەرمانگە پەیوەندیدارەکان، فەرمانگەی ژینگە، بەڕێوەبەرایەتی هاتوچۆ، کاروباری ناوخۆی پارێزگای سلێمانی دانیشتین بۆ ئەوی کەوا ئەوان کاتی ڕێنمایەکان ئەنووسنەوە بە جۆرە بێت کە پێچەوانی ڕێنمایەکانی کۆمیسیۆن نەبێت کە خۆتان نەزان ئەنجومەنی کۆمیسیاران نیزامی ژمارە 5 ساڵی 2025 تایبەت بە بانگەشی هەڵبژاردن دەرکردووە. بۆیە پێشوەختە ئێمە ڕێنمایەکان هەمووی لەسەری کۆک بووین، دواتر بە یاداشتێک بیانین بە واژووی هەر هەمیان پەسەند کرا و ئێستا بەرکارە سەرجەم لایەنە سیاسەکان وێنەیشان دراوە پێیان بۆی کە پابەند من بوو خاڵ و بەڵگانی کەرەوە لە ڕێنمایەکە هاتووە. باشە کاک ئامانج ئەوانەی کە بۆ پیکە کاتون کارتەکانی دەنگدانیان وەرگرتەوە یاخود هێشتر تا ئێستا ژەوانی وەریان نەگرێتەوە، هیچ ئامارێک یاخود هەڵسەنگاندنێک کراوە کە ژمارەی بەشداریکردنی دەنگدەر یاخود ئەوانی کەم ساڵ بەشداری دەنگدان دەکەن جیاوازیان هەیە لە 4 ساڵەکانی ڕابردوودا ڕێژەکە لە بەرزبوونەوەدا یاخود چۆنە؟ بەڵێ بەدڵنیاییەوە دیارە تاکە مەرجی دەنگدەر کە بتوانێت لە ڕۆژی دەنگدانە بەشداری ئەم پرۆسەیە بکە بریتیە لە کارتی بەیامەتری دەنگدان، واتە بە پێشتر پرۆسەی تۆماری بەیامەتری ئەنجام مابێ. بۆیە ئێمە لە 2007ەوە تەبەنی ئەم پرۆژەیەمان کردووە پرۆسی بەیامەتری، بۆیە تاوەکو ئێستا لە سنووری پارێزگای سلێمانی
ملیۆنێک و 200,000 دەنگدەر پرۆسی بەیامەتریان ئەنجام ماوە لەم ڕێژەیە سەر و 1,50,000 کارتی بەیامەتریان وەرگرتوتەوە بەڵام بە بەردەوامیش لە ڕێگەی 79 ناوەندی تۆمارکردنەوە کارتە بەیامەتریەکان ڕادەستی خاوەنەکانیان نکرێتەوە کە تاوەکو ئێستا وەریان نەگرتوێتەوە دیارە بەتایبەتی ئەوانەی کە لە ماوەی ڕابردووە لە ماوەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانە خۆیان تۆمار کردبوو ئێستا کارتەکانیان گەڕاوەتەوە ئەتوان بچن سەردام بکەن بۆی کە بتوانن بەشدار بن لەم هەڵبژاردنەیە دەست خۆش کاگامانچ بابەتێکی ترەوەیە کە ڕێژەی ژمارەی دەنگدەران ینی ئەو ژمارەی کە هەیە و ئەو سندوقی ئەو ناوەندانی کە دانراون تەرخانکراون هەمووی وەکو ئەو پلان و بەرنامی کۆمیسیۆن بەڕێوە چووە کە ئیشی لەسەر کرا و ئێمە چەند جارێک لەگەڵ جەنابتا پێش هەڵبژارن و پێشەوەی کە بە 6 مانگ حومانگ پێش هەڵبژارنەکەش لەگەڵ جەنابتا بەرنامەمان کرد هەر باسی ئامادەکاریەکانمان کرد ئێستا هەموو ناوەندەکان بنکەکان فەرمانبەرەکانی سەرسنووق ئەوانەی کە جیهازەکان ئامێرەکان فەیسەکان هەمووی ئامادەی هیچ مشکلەیەک نییە هیچ کێشەیەک ڕووی نەیاوە یاخود ئەم هەڵبژارنە ئەزمونیانە کایکەن هیچ خەلەلێکتان بۆ دیاری کراوە کە بتوانن چاکی بکەن بەڵێ دیارە ئێمە وەک کۆمیسیۆن وەک جانبە کارگەرگی و باسم کرد دامەزراندنی فەرمانبەران ئێمە لەو قۆناغیان ئێستا پەیوەندیان پێواکەین بووە خوڵی ڕاهێنانیشان پێڵێن لە بابەتە هونەرەکەی بەڵێ بەدڵنیایەوە سەرجەم ئامێر ئەلکترۆنیەکان سەرجەم کەرەستە و کەروپەلەکانی ڕۆژی هەڵبژاردن ئامادەیە خۆتان ئاگادارن لە ماوەی ڕابردووە 3 هەڵبژاردننی ئەزمونیمان ئەنجاممە وە سبەینێش ڕۆژی چوارشەممە هەڵبژاردننی ئەزمموی چوارەم ئەنجامین لە هەر پارێزگاهڵبژاردننی ئەزمموی ئەبێ کاگەمان تا ئێستا بڕیارە کە ئەم هەڵبژاردننی چوارەمەش بکرێت پێ ئەچێت محاکات یا بڵێن هەڵبژاردنێکی ئەزمموی تریش ئەنجام بدرێ بە بەشداری سەرجەم فەرمانبەرانی ڕۆژی دەنگدان بۆی کەوا ڕان بهێنین لەسەر بەکارهێنانی ئامێرەکان لەسەر ئەو کەرستانی کە تایبەتن بە هەڵبژاردن ئەتوان بڵێم هیچ کەم و کورتێک هیچ گرفتێک نە لە ئامێرەکانە هەیە نە لەو کەرستانە هەیە بەکارهێن عفو ئەگەر لە کاتی ڕۆژی دەنگداندا کێشەیەک خوانە خواستم ببوورە ڕوویدا تیمێگیە تەکنیکی کە بتوانێت یەکسەر لەو حاڵەتەدا ئامێرەکان چاپکاتەوە لەوێ ئامادەبێت لە بنکەکانی دەنگدان یاخود ئەو شوێنانی کە گومان کردبوونە لەو ڕۆژەدا ئامێرەکانی لە کار بکە یاخود کێشێکی تێبکەوێت بەڵێ دیارە بۆ ئەم هەڵبژاردنە جیاواز لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان باشە سەرجەم ئامێرەکان ڕەوانەی کۆمپانیای دروستکەرەکەی کراوەتەوە کوواڵێتی و دقە و خێرایی خوێندنەوەی کارتە بایۆمەتریەکە و دەرکردنی ئەنجامەکانی ڕۆژی دەنگدان بەرز کراوەتەوە دقەکەی زۆر بەرز کراوەتەوە بۆ ئەمە بەسەر بە سوودبینین لە کەم و کورتەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ڕیار درراوە کە بۆ هەموو برنگێکی دەنگدان بۆ هەموو وێزگێکی دەنگدان ئامێری یەدەک احتیاط دابدرێ بۆی لە کاتێکە هەر گرفتێک ڕوبەڕووی وێزگی دەنگدانەکە لە ئامێرەکە ڕوویە بتوانێت یەکسەر ڕاستەخۆ ئامێریکی یەدەک بەکار بهێنێ و پرۆسی دەنگدانەکە بەردەوام بێ و نەوەستێت کاگامانچ بابەتی پەنجەمۆر نەماوە لەم هەڵبژاردنەیە ئەوەی کە پەنجەمانە کردنەوە حەبرەکە و پەنجەمان سەوزە بوو تا ماوەیەکی زۆر پێوەیە مایە و باسییانەکە کە لە ڕۆ تەندروستیەکە شۆیانوت خراپانە دکتۆر وایە و نازانم ئەمە خۆتان چەند لە کۆڵینەوەتان لەسەر کرد بێ ئەمە نابێ بە گرفت کە ئەم پەنجەمۆرە نەماوە یا بەدیلەکەی چییە کە ئەم پەنجەمۆرەتان لابردووە و بۆ لاشتان بریانی بەڵێ دیارەوە کۆمیسیۆن هەڵبژاردن لە دوای هەڵبژاردن ئێمە گەشە بە سەرجەم ڕێوشێن و ڕێکارەکانی ڕۆژی دەنگدان ئەهێنین لەبەرەوەی کەوا ئێستا سەرجەم پرۆسی دەنگدانەکە کراوە بە ئەلکترۆنی پرۆسی دەنگدانەکە لە ڕێگەی کارتی بایۆمەتریەوەیە کارتی بایۆمەتریش تەنها ئەو دەنگدەرێکی خاوەنێتی ئەتوانێت بەکاری بهێنێ هیچ کەسێکی کە ناتوانێت لەبری ئەم کارتە بەکاربهێنێ بۆیە تەنانەت پرۆسی دەنگدانەکەش هەل لە ڕێگەی ئامێری ئەلکترۆنیەوەیە بۆیە بەڕاستی ئەم حیبرەی کە لەوەتی هەڵبژاردن هەیە بەڕاستی بەکاری هێنراوە بە مادەیەکی زیاد یعنی لە قەڵەم دراوە لە ئەنجومەنی کۆمیسیاران و لە هەمان کاتیشا لە ڕووی داراییەوە یعنی مەبلەغێک یان بڕێکی زۆر پارە لەسەر کۆمیسیۆن ئەکەوت کە ئەمە زەختێکی دارایی دروستە کرد لەسەر ئەنجومەنی کۆمیسیان و لەسەر کۆمیسیۆن هەڵبژاردنەکان و هیچ حکمتێک نەبوو لە ڕاستیەوە کرد کە ئەمە ڕێگری لە ئەوە کە کەسێک دووجار دەنگ باتەوە ئەمشتە ڕاست نەخێر بە هیچ شێوەیە ئەو حیبرە هیچ دەورێکی نییە لە پرۆسی دەنگدانەکە تەنها لە نەفسی و دەرونیەکەوێتی وەک باسم کرد ئێمە ڕستمێ بگرێتەوە ئێمە ئەو دەنگدەرە کە کارتی بایۆمەتری دەنگدانی پێەیە ئەو کارتە بایۆمەتریە
کۆمەڵێک خەسڵەتی تایە یەکەم وێنەی دەنگدەرەکەی لەسرە بە شێوی بەیامەتری پەنجەمۆری هەردە پەنجەی دەنگدەرەکەی لەسرە داتا و زانیارە کەسەکانی دەنگدەرەکەی لەسەر وەکو ناوی پارێزگاکەی ناوی سیانی ڕۆژی لەدایکبوونی ژماری فۆرمی خۆراکی ژماری بنکەی دەنگدانەکە بۆیە بە هیچ شێوەیەک هیچ دەنگدەرێک ناتوانێت لە بری دەنگدەری کە دەنگ بات ئیلا دەنگدەرەکە خۆی نەبێت و لە هەمان کاتە ناوی دووبارە ناوی مردووان لە تۆماری دەنگدەرانە نەماوە کاگامان زۆڵی ویسم پرسیارەوە بکەمە باش بە خۆت باسە کرد زۆر جار لایەنە سیاسەکان یەکتریان تۆمەتبارە کرد یاخۆت باسییان لەوا کرد کە ناوی مردووان هەیە لە ناو لیستە ناوی ئەو کەسانە هەیە کە لە وڵاتانین و لە دەرەوەن و مافی دەنگانیان نییە بەڵام دەنگیان ناو و توانیانە دەنگ بن ینی کۆمەڵێک شت باسەکرا کە ئەمە هەمووی ڕەنگە بێتەوە بگەڕێتەوە بۆ کۆمیسیۆن و بۆ ئامادەکاریەکانی کۆمیسیۆن ئەم ساڵ ئەم شتانەتان ئەم ڕێگانەتان داخستۆ بوو ئەو لایەنانە چەند بڕوان ناگەمانی لایەن هەر قسەی خۆی هەرە بێت لە ئاخیرا بەڵام واتان کردووە کە ئەم گلێ و گازندانە کەم بێتەوە بە دڵنیاییەوە تۆماری دەنگدەران 100% تۆمارێکی ورد و پاک و بێگەردە هەموو پارێزگاکان لە هەموو پارێزگاکانی عێراق تەنها ناوی ئەو دەنگدەرانی تایە کەوا پرۆسی بەیامەتی دەنگدانیان کردووە بۆ نمونە پارێزگای سلێمانی ملیێنێک و 535,000 دەنگدەر تەمەنیان لەسەر و 8 ساڵە بەڵام تۆماری دەنگدەران لەبەرەوەی کەوا ملیێنێک و 200,000 دەنگدەر پرۆسی بەیامەتری ئەنجاماوە بۆیە داتا و زانیاری ملیۆنێک و 200,000 دەنگدەر لە ناو تۆماری دەنگدەرانە هەیە ینی ئەو زیایە مافی دەنگانی نییە ئەو زیای لەبەرێک لە ماوەی ڕابردووە خۆیان تۆمار نەکردو بە شێوی بەیامەتری ناتوان بەشداری پرۆسی دەنگدان بکەن بەڵام ئەکرێ دوای هەڵبژارنەکان ئێمە جارێک کە پرۆسی بەیامەتی بە ڕووی هاوڵاتیان و دەنگدەران ناکەینەوە ئەتوانن بڕۆن خۆیان تۆمارکەن بۆی کە بۆ هەڵبژارنێکی کە بێبەش نەبن لە دەنگدان باشە کۆسار باسی شتێکی کرد کاگاماچ ئەوانەی کە لە دەرەوەن بەڵێ دەتوانن بگەڕێنەوە تەنها بۆ ئەو پرۆسی دەنگدانە یا خودنا کاری ئەم بابەتە چێت هەر هاوڵاتێکی عێراقی پرۆسی بەیامەتری ئەنجام ما بێ جا لە ناوخۆی عێراق بێ یا لە دەرەوەی عێراق بێ لە ڕۆژی دەنگدانی گشتیا مافی خۆیەتی کە بێ پرۆسی دەنگدانەکەی ئەنجام با لەو بنکەی کە بۆی دیاری کراوە زۆر تەبیعیە و زۆر ئاسانکاریشان بۆ کرێ کەوا بگەڕێنەوە و پرۆسی دەنگدانەکە ئەنجام بن چۆن ئەو بنکەی بۆ دیاری ئەکرێ کاگامانج ئەو لە دەرەوەی وڵاتە پێشوەختە کە پرۆسی بەیامەتری بۆ ئەنجام بدرێت بنکەی دەنگدانەکەشی بۆ دەستنیشانەکرێت ئێستا هەمان ئەو بنکانی کە لەسەر کارتی بەیامەتری دەنگدانە دەنگدەرەکە چێ لێ پرۆسی دەنگدانەکە ئەنجامەیە کاگامان باسی بابەتێکی تر بکەین ینی سلێمانی ئیداری گەرمیانی هەیە ئیداری ڕاپەڕینی هەیە هەروە جارە پارێزگای هەڵەبجە شەر وەکو سلێمانی سابکرد پارێزگای سلێمانی هەر لە بازنەی سلێمانیایە هیچ جیاوازیەک هەیە لە ئامادەکاریەکان بنمونە لە گەرمیان یا لە ڕاپەڕینیا لە هەڵەبجە یا هەمووی وەکو یەک ئامادەکاریەکانی بۆ کراوە و هەمووی وەکو یەک مافی خۆی پێدراوە لە فەرمانبەرانی سەر سندوق لە ناوەندەکان لە سندوقەکان لە ئامێرەکانە بە دڵنیاییەوە ئێمە سەرپەرشتی پرۆسەی ئامادەکاریەکانەکەین بۆ ئەم هەڵبژارنە لە تەواوی پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین ئامادەکاریەکان بە تەوازنی بە یەکسانی لە هەموو شوێنەکان ئەنجام دراوە چ لە دامەزراندنی فەرمانبەران بۆیان چ لە ڕاهێنانکردن بە فەرمانبەرەکانیان چ لە دابینکردنی ئامێر و کەلوپەل و کەرەستەی ڕۆژی دەنگدان بۆیان یعنی هەموو ئامادەکاریەکان بە شێوەیەکی ڕێک و پێک لە سنووری پارێزگای سلێمانی بەڕێوە چووە و ئیشاڵا هەڵبژارنێکی ڕێک و پێک لەو وادەی کە دیاری کراوە ئەنجامەدرێت ئیشاڵا دەستخۆش کاگاماچ بەپی هەمواری سێمیاسای ئەنجومەنی نوێنەران و پارێزگاکان بۆ هەڵبژاردننی ئەم ساڵ هەر پارێزگایەک بازنەی هەڵبژاردننی چۆن دەبێت دیارە هەر پارێزگایەک ژمارە کورسی بۆ دیاری کراوە سلێمانی بە نمونە وەرگین 18 کورسی پەرلەمانی بۆ دیاری کراوە لەم 18 کورسیە 5 کورسیان تایبەتە بە کۆتای ژنان واتە بێ 5یان بدرێ بە خانمان بۆی کە لە سەررجەم ئەو لیستانی کەوا کێبڕکیەکەن بۆ برنەوەی کورسیەکان دیارە دابشکردنی کورسیەکانیش بە سیستمێکە کە پێڵەن سیستمی سانلی خۆی 1.7 کاتێک لیستەکان لە ڕۆژی دەنگدانە دەنگ بەدەزێنن دەنگە دروستەکان دابەشی ئەم 1.7 ئەکرێ پاشان دابەشی 3-5 ئەمە جیاوازە لە سیستمەکانی ڕابردوو بەڵێ جیاوازە لەو سیستمەی کە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان جێبەجێکرا جیاوازە لەو سیستمەی کە بۆ هەڵبژاردننی 2021 ئەنجومەنی نوێنەران جێبەجێکرا ئەمە سیستمی سانلیغۆیە بۆ دیاریکردنی نرخی کورسیە بۆ هەر پارت و لایەنێکی سیاسی زۆر باشە کاک ئامانچ بۆ هەر پارێزگایەک بۆ ئەو کورسیانە چەند دەنگ ینی تەرخان کراوە بە چەند دەنگ هەبێت تاکو کورسیەک بەدەسێنێ
بەڵێ دیارە لێسا دیار نییە وەک باسم کرد سیستمی سانلیغۆکە تەحکومی پێوەکە تحکمی پێواکەوە بۆ منە لیستی 1,100,000 دەنگ بەدەزیێنێ بە سەرەتا داوەش 1.7 چەنی مایەوە پاشان لیستی بە 80,000 دەنگی بەدەستێناوە داوەش 1.7 ماوەی کە بمێنێتەوە هەتاوەکو هەشدە کورسەکە تەواو بێ بەم جۆرە دابشکارێکە بەردەوامە بێت یعنی لێسا ناتوانین نرخی کورسی دیاری بکەین هەتاوەکو پرۆسی دەنگدانەکان جام نەدرێت چکە بەڕاستی پێیوەستە بە ڕێژەی بەشداری دەنگدەرانیشەوە باشە باست لەوە کرێسە سلێمانیت بە نمونەیە یاخود باسی ژنانت کرد ئەی سەبارەت بە کەمەنەتەوایەکان هیچ ڕێژەیەک دیاری کراوە بۆ ژمارەی کورسیەکان بۆ کەمەنەتەوایەکان یاخود ئەویش بەندە بەو سیستمی کە دواتر بڕیاری لەسەر نەخێرەوان کورسی تایبەتیان هەیە بەڵام لە سنووری پارێزگای سلێمانی هیچ کورسێکیان بۆ دیاری نەکراوە نەک لە سلێمانی لە تەواوی عێراق بەڵێ بۆیان دیاری کراوە لە پارێزگای بەغداد مۆسڵ هەولێر دۆهۆک واست لە ڕاستیە لە بەروی لە یاساکە ئەتیانە بۆیە دیاری نەکراوە زۆر باش کاک ئاوانچ خۆمان نەزانین کوردستان تۆزێک حەزمان لە ڕاگەاندن و لە سۆشیال میدیا و بابەتانەیە جا هەڵبژاردنیژێکێک لەوانەی کە زۆرترین چاودێر و ڕۆژنامەنووس و ڕاگەاندکار بەشداری لە پرۆسەکەی ئاکات و لە بنکەکانە ئامادا بێ بەڵام ساڵانای بینین کە ڕەنگە فەوزایە یاخۆت داها چۆنەڵی ناڕێک و پێکیەک دروست ببێت لەو کاتەیە هیچ پلانێکتان هەیە کە بتوانن بە شێوەیەکی باشتر یاخود لە بنکەکانە شوێنێک دیاری بکەن بۆ میدیاکار و ڕۆژنامەنووسەکان کە لەوێ ڕووماڵی هەڵبژاردنەکەکەن بەڵێ بەدڵنیایەوە پێشوەختە پلانمانداناوە ئەمەش جیاوازە لە ساڵەکانی ڕاب بەڵێ چەند بنکێکی دەنگدارمان دیاری کردو بووی کە ڕاگەاندنکاران میدیاکاران بتوانن تەختی ئەعلامی خۆیانی تیا بکەن و پەسەندیش کراوە وێنەگەین بەسەر جەم میدیاکاران ڕاگەاندکاران کە بتوانن لە ڕۆژی دەنگدانی تایبەت و گشتیە بتوانن تەختیەی پرۆسی دەنگدانەکە بکەن لەسەر جەم شار و شارشەکان دەستە خۆش بێ ئاخرین پرسیار ئەگەر بیکەنە بۆی هەم زین ئەماوێ زۆر مەشغوڵیت کاتیش زۆر نەگرین ئاخرین پرسیارەوە پێم بڵێ تا ئێستا چەند چاودێری بیانی بۆ پارێزگای سلێمانی هیچ ناویان تۆمار کردو یاخود پەیوەندیان کردووە کە ئامادا بن بەڵێ دیارە بابەتی تۆمارکردنی چاودێرانی بیانی لە دوو شوێنەکرێ لە ئۆفیسی نیشتمانی لە بەغداد لەگەڵ دەستی هەڵبژاردنەکان لە پارێزگای هەولێر لە قۆناغی تۆمارکردنی چاودێرەکانین بەردەوامە هەتا چەند ڕۆژە پێش پرۆسی دەنگدان دوایەوەی کە پرۆسەکە تەواو بوو بەدڵنیایەوە ڕاگەیەندرێت کە هەر پارێزگایەک چەند چاودێری بیانی یان ناوخۆیی بەشداری پرۆسەکەکە زۆر سپاس بۆ ئامانچ عەزیز بەڕێوەبەری ئۆفیسی سلێمانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ماندوومان کردی لەش خۆش بێ.